بۆ گواستنەوەی باڵەخانەیەکی زەبەلاح لە کەنەدا سەدان سابوون بەکارهێنرا. کرێکارانی کۆمپانیایەکی بیناسازی کەنەدی توانیان باڵەخانەیەک بگوازنەوە کە تەمەنی زیاتر لە 200 ساڵە و کێشی نزیکەی 200,000 کیلۆگرام بوو. کۆمپانیای بیناسازی کە خاوەنەکەی شێلدۆن ڕاشتۆن بوو، ئەرکی گواستنەوەی ئەو بینایی پێدرا کە دەکەوێتە شاری هالیفاکسی پایتەختی پارێزگای نۆڤا سکۆتیا لە باشووری ڕۆژهەڵاتی کەنەدا. کرێکارانی بیناسازی ژێربیناکەیان هەڵکەند و زیاتر لە دایانڕاگری پۆڵیان خستە ناوەوە بۆ پشتگیریکردن و بەستنەوەی بە ئۆتۆمبیلی ڕاکێشان. هەروەها 700 بار سابوون هێنرا و خرایە ژێربیناکەوە بۆ ئەوەی تیرەی پۆڵاکانی ژێربیناکە بخلیسکێن. دوجار لەلایەن کۆمپانیاکەوە توانرا بیناکە بۆ چەند مەترێک بگوازرێتەوە. سەرۆکی دەستەی ئەندازیارانی کۆمپانیاکە ڕایگەیاند هۆکاری گواستنەوەی بیناکە بۆ ئەوە بووە لە شوێنی ئەو باڵەخانە کۆنا کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونی سەردەمیانە دروست بکرێت. هەرچەندە گواستنەوەی باڵەخانەیەک بە سابوون ڕەنگە شتێکی نوێ بێت، بەڵام بیرۆکەکە پێشتر لەلایەن وەزارەتی گواستنەوەی ویلایەتی یوتا بە ئەنجام گەیاندراوە کە لە سەرەتای ئەم ساڵدا نزیکەی 16 گاڵۆن سابوونی شلەیی بەکارهێنراوە بۆ گواستنەوەی پردێک کە درێژیەکەی 110 پێیە.